سەرۆک بایدن بانگا شەڕێ پاراستنا مافی ji berbirinê dubare dike. Pentagon dibêje ew ne agahdarî rûdana ketine xwarê helîkoptera Hesedê bûn. û îro yekem roja meha Remezanê ye. Dengê Amerîka raporteke li ser giraniya bazaran li Herêma Kurdistana Iraqê. بالصلاة وريزن قرم بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن. جو بايدن سروكي أمريكا ده چهارشنبه لکوش کاسپی و ده چالاکیا محارز گرتنی لجنان دا بانگا شر پاراستنا مافین جبر برنیکر. سروک بايدن دلیویا چالاکیا لکوش کاسپی بکار اینا جبو کسپاسیا جیگرا خوا کمل هرز بکا و پس ناوی بده جبو سرکیشیاتی کوشینا جبو پاراستنا مافی زاین و جبر برنی ین کوپار و پشتی هلواشاندنا دیروکیا وان مافان جهلا دادگاه بلند امریکی و بايدن هر وسا قانون نفرتی انکو کسین رگزگور لسرانسری امریکا آرمانج دکن شرمزار کرن و بانگ لکنگرسی امریکی کر کو قانونك وك هفيه درباز بكا جبو باراستنا مافين مروفين LGBTQ1 هر ایرو پیشنبه بریوابری جیب جیکار تیک توکی ده لی پیشبری قانون داندرین امریکی لکنگرسی شاهدیه بده سبارت که اگر چینه شیانا کنترول کرنیا و دزگاه لامریکا هیا بردف که چاپمنیه یا کوش کاسپی کارین جین پیر پس نین به مازنبون و پلاتفورم میدیا جماوری آگشتی دا لیوی رجدی کرد کو نیگرانی هیا درباری مترسیا تیک توکی لسر اولهیا اجتماعی امریکا و گود جی ام تیدگهن کو تیک توک ببرفرهی بربلاوه لیکاری سروکی جی اولهیا اجتماعی امریکا بپاریزا. دوزگرین دادگاه منهاتن ده چهارشنبه رونشتنا دستیا سندخواران لیکولینی درباره برتیلا سروکی بری دونالد ترامپ دای اکترکا فیلم سکسی جبو بدن کرناوی دما کمپینا هلبجاتنی نوی ین سروکاتی در سال 2016 رونشتنا خواه پاش خستن. دهات چاوانکرین دسته سندخواران بریارا داوامبارکرناوی بده لی چار جدرین نیزیکی وی لیکولینی نخواست ناوی خوشی اشکره بکن پشتراس کرن پاش خستنا بریو برنا لسر و لیکولینی الجعالیه اسوشت پریز و گوتنا وان کو پشتراس دیکن او جوین هاتیا پاش خستن دما کو دادورین گشتی اندن بجوین دبا کو او گهداریا شاهدکی دی بکن لی خویادکا لدمك نيزيك دنگدان دوي برياري بدا لسر تاوانبار كرنا سروكي بري بوي تاواني يانجي نا دستيا سندخوران ليكولين ديكا لسر تفليبونا ترامب ببرتيلا $130,000 هم بري بدن كرنا خانم ستورمي دانيلز كو دبيجا وي بيوانديا سكسي بترامب راهبو جبرچی دادگاه یان روشنا ایرو دادگاهی هات باش خستن دکتر صلاح الدین احمد پروفسوری سیاست ل یونیون کالج لشاری نیویورک استاجاری کتر لگل معنا بیانی باش دکتور دزانم امرو او حوالهات که دادگاه دو آخراوا یان بریار لسر توانبار کردنی سروکی پیش دو آخراوا هو کان چی بون؟ بله اوی من تی بگم راستی بو اما مسئله دیار هنگاوی کم تومت بار کردن دوای تومت بار کردن او ترامپ بیت لدادگاه منهاتن وکو اشارت بکرد آماده خوی بابلین پیشان داده به آماده بیت
دوای ئەوە پرۆسەی اینجا دادگایە دوای دیارە ئەو کاتێک کە ئەچێ بوو ئەوێ ڕەنگە هەرمان ڕۆژ با بڵێن ئەیزنی بدەن بڕات ئەوە احتیمالی زۆرترە ئەگەر شتیوار شروع بدات دوای پرۆسەی دادگاکە بۆ خۆی زۆری پێچێ بەڵام ئەوەی کە ئێستا لەم مەرحەلەیە ئەوەیە کە ئەوەی دەستەی سوێن خواران وەکو فەرمووت ئەگەر ئەوان بڕیار بدەن ئایا تۆمەتبار بکرێت یاننا ئەمە لەو قۆناغەیە مەسەلەی دواخستنەکەی ئەشێت پەیوەندی بەوە هەبێت کە شاید حاڵی کە ببینن قسەی خەڵکی کە وەرگرن لەسەر ئەو قەزیە ئەو تاو شوێنەی کە ئەزانین تاکو دوێنێ لانی کام یەکێک لە شاد دیارە یەکێک لە شاد حاڵەکان وەکو گوتت کە وا بزانم دوێنێ لە دادگا بووە دیارە هەندێ وەکو بڵێ بەڵگەی هەیە کە هەندی شتی نوێی هەیە بە تایبەتیش لەسەر وەکو بڵێ پارێزەری پێشووی سەرۆک دۆناڵد ترەمپ کە خۆی کەسی یەکەمە لەم کێسەدا. بەڵێ منیش بەڵێ ڕێگواسیەواکەم ئەگەر هەر هەمان مەسەلە بێ ئەو مەسەلەیە بەوە ناچێت زۆر ڕێڕەوی ئەم لێکۆڵینەوەیە با بڵین بگۆڕێت بۆ چونکە گومان خستنە سەر متمانە و ڕاستگۆیی مایکل کۆن لە دوا دەرەنجامە زۆر شت ناگۆڕێت لەبەر ئەوەی ئەو شتانەی کە مایکل کۆن خستیونێتێ بەردەم دادگا زۆرترینیان ئەگەر هەمویان نەوێ بە بەڵگەنامەوە پێشکەش کردو بە تایبەتیش لەبەر ئەوەی کاری خۆی پیشەی خۆی یاسایە وەنیا لەبەرەوەی وەکیل بووە لەبەرەوەی پارێزەر بووە و لەبەرەوەی پارێزەری شخصی ترۆمپ بووە ئەو شتانەی زۆر بەوردی لێک داوەتەوە و خۆشی لە لێدوانێکە دوێنێ شتێکی لەو بابەتی وت بەڵام ڕەنگە دواخستنەکەش پەیوەندی بەوە شەوە هەبێ کە با بڵێن ناسکی ئەو وەزعی کە ئێستا ئەو مەسەلەی تێکەوتووە دوجار ئەوشمان بیر نەچێیانی ئەگەر تۆمەتباریش بکرێ ئەم مەرحەلەیە دوایی تاوانباریش بکرێت لە ڕاستیە تاوانبارکردنەکە با بڵێن بە کوردی ئێستا وشێکی وان پێ نییە ئەوە دیاری بکەم بەڵام ئەمەوە بڵم کە تاوان وەکو تاوان نییە یعنی قەزیەکەی مەرحەلەی یەکەم لە خراپترین حاڵەتە دوایی ئەگەر ئەوەی کە کردوێتی با بڵێن ئەگەر بە شێوەیەکی ئانقاست ئەو بەرتیلەی بەکارهێنا بێت بۆ بە دیژی با بڵێن ڕێو شوێنەکانی بەڕێوبردننی کامپینی دەنگدان دو ئەگەر ئەو مەسەلەیە پەیوەندی بە تاوانێکی ترەوە بێ بە هەڵێکی ترەوە بێ اینجا بەو دوانە بە یەکەوە تۆزێک دەکەی سەختترەوێ کە ئەو پەڕی بۆ حاڵتێکی ئاسایی ئەو پەڕێ بێتە 4 ساڵ حکومەکەی کامل لە خراپترین سیناریۆ و خۆمان دەزانین چەند کێسی تر دژی سەرۆکی پێشوو دۆناڵد ترەمپ هەیە بەڵام دکتۆر سەلاحەدین دەمیر پرسیاری ئەوە بکەم یعنی پێشبینی دەکراکە توندوتیژی دروست بێ بە تایبەتیش دوای ئەوەی کە سەرۆکی پێشوو ترەمپ پەیامێکی هەبوو ڕۆژی شەمە ڕابردووە ئێستا بارودۆخی ئەمنی شاری نیویۆرک چۆنە چی هەیە چی نییە و پێشبینی چی دەکرێت؟ بەڵێ دیارە بۆواتە بۆ هەموو لایەک کەمتر بوو با بڵێن دژماری خۆپیشاندان و تەنانەت مەترسی با بڵێن کەوتنەوەی توندوتیژی ئەوانە یەک لەو شتانە ئەوەیە کە ئێستا زۆرتر خەڵک لەوە حاڵی بووە کە تۆمەتەکان هەچ شتێک بن لێکدانەوەکان یان لە هەواڵەکانە ڕۆژنامەگەرێک یان سیاست مەدارێک هەرچیەکەڵێت شتێک کە زۆر گرنگە ئەوەیە کە یاسا لە وڵایەتی نیویۆرک سربەخۆیە و ئەم مەسەلەیە ئاوهامێنێتەوە کەس ناتوانێت دەستی تێبخات دەسەڵاتی یاسایی بۆ خۆی سربەخۆ دەسەڵاتی اینجا لە ناو دەسەڵاتی یاسایی دەسەڵاتی یاسایی وڵایەتێک شتێکە کە پەیوەندی بە هیچ دەسەڵاتێکی کەوە نییە ئەوەی کە ترۆمپ باسی کرد زیاتر پەلاماردانی دەسەڵاتی یاساییە و ئەم مەسەلەیە پێشتر کراوە دیارە ترۆمپ ئێستا ئەوێ هەموو ئەو جۆرەشتانە بۆ
قازانجی خۆی و هەڵمەتەکەی خۆی وەربگێڕێت وەکوی کە پێشتریش کردوێتی بەڵام لەگەڵەوەشا باوەڕ ناکەم یعنی مەترسیەکی گەورە نە لەسەر ئاسایشی مانهاتن و بە شێوەیەکی گشتیش نیویۆرک دروستکە نە لەسەر کەمپینەکەی خۆشی بەڵێ. دکتر صلاح الدین ئەحمەد پرۆفسۆری سیاست لە یونیۆن کۆڵج لە شاری نیویۆرک زۆر سوپاسی جەناب دەکەین. سپاس ڕۆژێکی خۆش. دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه. فەرماندارێکی پایە بلندی هێزی سوێە دموکرات پێشەنگیا کوردان دناف نەح شەڕڤانان دەبوو دەماک و فڕۆکە هەلیکۆپتەر دەستپێکە یان ڕۆژە چارشەم بووە بۆری لە هەرێما کوردستانە عێراقی کەتیا خوارێ دناف نەح کوشتیاندا فەرمانداری هێزن دژە تیرۆری شەڕڤان کوبانی پسمامی ڕایەداری هەسەدێ مەزلوم کوبانی بوو. هەسەدەی گوت کوشان داوان بدوو هەلیکۆپتران بەرەف کوردستانە عێراقی دفڕین ji bo rahênan û fêrkirina ewlekarî û leşkeriyê. Hesedê di daxuyaniyekê de gotiye jî ku yek ji du helîkopteran ku yekeyên dije tîrorê yên Hesedê di birne Silêmaniyê êvala roja çarşembê heftiya borî ji berkeş û hewayê xirab ket û di encam de neh şervanên wan hatin kuştin. پێش ڕۆژان پشتی وێ سەرهاتی وەزارەتە بەڕەوانیە ئەمریکا گوت وان نەژ دوور نەژ نێزی کۆنترۆل و ئاگەهی لەسەر وێ ڕوودانی هەبوو بەردەفکێ پەنتاگۆنێ ئەف ji پەیامنێرا ڕەگوت. ئەمریکا تو پەیوەندی بوان گەشتێن هەلیکۆپتەرێن هەسەدەرە تونەیە وەکو تو دزانی هەسەدە هێزەکە سەربوخۆیە ئەو ئۆپاراسیۆنên xwe bi rêve dibin. Em hevpariyê bi hesedere bi awayekî berdewam operasyonên têkbirina Daişê dikin, lê dîsa jî ne Amerîka û ne jî koalîsyon pêwendî bi wê bûyera helîkopterê heye, ne jî tizanîn li cem me berî wê erkê heye. بەردەفکێ پێنتاگۆن گۆت ژی هەسەدەی یەک جوان هێزانە و ئەمریکا پشتگیری و ئالیکاریە دەداوان لە شەڕێ دژی تیرۆرێدا لێ تەکەزی دیکە و هێزین ئەمریکی لە سووریە نەبەشداری هەفکاریە وان هێزانە بە هێزین دژە تیرۆرێ لێ سلێمانیە. هەسەدە هەفپارێکی هێژە ڕووبڕووبوونا داعشێ دەیە و ئەمێ vê hevpariyê bi hesedere berdewam bikin heta ku Daeş bi tevahî were têkşikandin. Em gelek hêzan li seranserê cîhanê perwerde dikin, gelek ji wan operasyonên xwe bi rêve bidibin. Lê dîsa jî di vê haletê de wekû tu dizanî pêwendî û beşdariya wan me nebû. Ez nizanim bi çi hewayê din vêyekê ji te re bibêjim ji bilî ku wê dubare bikim. Di demên dawîda çekdarên Komaleya Dewleta İslamî Daeş li Sûriyê aktîvtir dibin lê kolerên taybetên çalakiyên Daişê di wê bawerê de ne ku wan Daeş yan hêzên Daeş delîve ji mijûlbûna cîhanê bi artêşa şeşî meha Şibatê li Tirkiye û li Sûriyê wergirtine و درفت پێکینانە ji bo êrişan bikin. Zana Ömer Peyamberê dengê Amerîka li Qamişlo pêdaçûnek kiriye. Aktivbûna şaneyên Daişê û êrişên wê di meha Sibadê de bi awayekî berbiçav zêde bûn. Her wiha fermandariya navendiya Amerîkayê roja sisiyê adarê ragihand got hêzên wan di meha Sibata heman salê de 48 operasyon dijî şaneyên Daişê li Sûriye û Iraqê pêkanîn. Li gorî daxuyaniya hêzên fermandariya navendî 15 operasyonên koalîsyonê bi hevkariya Hesedê pêk hatine. Lêkolîner sedemên çalakbûna Daişê bi bandora erdheja şeşê Sibatê ve girê didin. او دخوازه اف ظرفین هایی استقلال بکه حتی کجاره که دینه دیسانی خواه لحریم اثبات بکه بجی بکه یا دینه جی کو گریدایی ویجی یعنی
اف هریمن کو داعش تیدا زیده خواپیش دخینه پرانین و هریمه يعني گرک بن سرواریا رژیم و ایران و روسیا دبن. هسه دید دسپیکا آداره ده جاره کردن هیزن نافدولتی درباره اکتیفبونا داعشی هشیار کرن. رای دارن ریوبریا خوسر دیار دکنگو عردهش باندوری لسر دوسیا داعشی بگشتی دیکه نخاسم گو بحزاران چک دارن داعشیین هری تند دی گرتیگهان دنه. گو آواهی آوان گرتیگهان ناسینه. راست يعني جخوا عرض هج باندور الحمو سازيادك الحمو آواهيا كرنو هر كز زان آواهيا يقول جمع آواهيا كرنن بتايبت جيه قرتيقاها جيه قو داعش تين قرتن تين حواندن آواهيني پر كرنن نقو قرق بفن جيه حبسان نقل كي سرخاني يعني عرض هجك رحت كاره هلوشيني وأف داعش جارك ده كاره جيه بازن لهرم کردین سوریه نزدیکی 12,000 چکدارن داعشی دی 27 گرتیگهان ده گرتینه. هر وها بهتری 6,000 جنو زاروک دو کامپین سرکه هول و روش دنه. شوپینر باور دکنگو داعشی سوده جعرد هجه دکه. نخاسم گو بنسازی گرتیگهان ناقصینه. لگوری سر جماران دماها سباتا بوریده شانه داعشی 18 ایریش لهرم جیر کنترولا هسده و ارتشا سوریه پیک آنینه. گو بهتری خواه لهرم دیرا زوره رقا تدمر و چولستان سوریه بون. لگوری داخویانی فرمانداری ناوندی هزن امریکای دو اپراسیون هف بشده 5 اندام داعشی هاتن کشتن 11 جی هاتنه گرتن. زانا عمر دنگی امریکا قامشلو. نهاجی دمی برگال لگل روداوکانه و هفکار بالین صالح. بالین فرمو. سپاس دخیل خوش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا ئیسلامیستیەکان لە کۆمەڵگەی کوردیدا هەڵوێستێکی تونتریان نواندووە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوودا بەرامبەر جەژنی نەورۆز و ئەو جەژنە نەتەوەیی کورد ڕەت دەکەنەوە. وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ئەوە هەوڵێکی تری ئیسلامیستیەکانە بۆ بەکلتورکردنی ئاین لە کۆمەڵگەدا نەک هەوڵێک بۆ بەهێزکردنی وەک ئاینێک. دکتۆر ئەحمەدی مەلا نووسەر و بیریار میوانی ئەم هەفتەیی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر ئەحمەد سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت نەورۆزت پیرۆزە و یەکسەر دەچوە پرسیاری یەکەمم ئەم هەوڵە چییە کە ئیسلامیستیەکان دەیدەن بۆ ڕەتکردنەوەی نەورۆز بۆ ڕاستیەکەی ڕنگ بێدەمە بکرێ بە دوو بەشەوە بەشێکیانەوەیە کە بە ئەجندایەکی دەرەکی ئەم هێزانە دەبزوێنرێ. هێزە دەرەکیەکان لایەن وایە کە ئیسلامێک دەبێ ببوژێنرێتەوە کە لە سەروی نەتەوە و لە سەروی سنوور و لە سەروی دەوڵەتی ئەو دەوڵەتانەیە کە هەن دەشێت بیرۆکەی داعزارێکی تر بە هەز زلمانە تێپەڕێکە وەکو ئاڵایەک دەیانەوێت لە ژێریە بە ناوی ئاینی ئیسلامەوە دەسەڵات و پێگەی خۆیان بەهێز بکەن. لەلایەکی تریشەوە من تەسەور دەکەم کۆمەلگای کوردی ئێمە کۆمەلگایەکی داخرا بوو تاکو و ئەم ساڵانەی دوایی. ئەم داخرانە وای کردووە کە ئاگاداری دنیای دەرەوەی خۆمان بە باشی نەبی. هۆشیاری مامۆستا ئاینیەکانمان تەنها لە دووتۆی ئەو کتێب و ئەو بەرنامانەیە کە لە قوتابخانەکان و حجرەکاندا دەخوێنرا. ئەمە ژوای کردووە کە تەنها ئاوەڕ لەو کتێبە زەردانە بدەنەوە کە زمانێکی زۆر زووە نووسراونەتەوە. ئەگەر یارمەتیم بیت جەنابەت ئاماژە بەوە دەکەی دەڵی دەشەی کارنامەی دەرەکیە ئەجەندای دەرەکی لە پشتی ئەم هەوڵەی ئیسلامیستیەکان بن لە کۆمەڵگەی کوردیدا. بەڵام من پرسیارەکەمەوەیە لە جوگرافیایەکی ئەجگار بەرفراواندا یادی نەورۆز دەکرێتەوە ئاهەنگی بۆ دەجێڕێ و بە ڕۆژێکی گەورە و گرنگی هەم نەتەوەی هەم نیشتیمانیشدا دەنرێ. هەتا ئێستا نازانم ئەگەر هەڵە بم یا ڕاست بم گوێم لە هیچ لایەنێکی ئیسلامی نەبووە لە هیچ کەسایەتێکی ئیسلامی نەبووە نەورۆز لە کۆمەڵگەکەی خۆیان ڕەتکاتەوە. چییە کە وا دەکا ئیسلامیستیەکانی کورد گوێ لە کارنامەیەکی دەرەشی بگرن ئەو کارنامەیە لەکوێوە دێ؟ ڕاستیەکەی ڕەنگ بێ لە بێ ئاگاییەوە بە بۆچوونی من
جاگەر بەبێ ئاگایی شەو نەبێ هەندێک تر خراپترە. تەمەشای نەورۆز بکەین لە ڕۆژمێری ئێراندا سەرڕای ئەوەی کەوا ڕژێمێکی با بڵێن ئیسلامیە دیسانەوە جەژنی نەورۆز وەکو جەژنێکی زۆر نەتەوەیی بە هەند وەردەگرن تەنانەت لە هەفتەیەک زیاتر دەیکەنە ئاهەنگ و پشوو و لەوان باشتر کەس نییە کە بزانێ کە نەورۆز ئاهەنگێکە سەرهەڵدانی دەکەوێتە پێش وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد نەورۆز تەنها لە ناو کورداندا با بڵێن ساز ناکرێ بەڵکو لەو جوگرافیە پان و پۆڕەی کە با بڵێن بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ئێمە داگیر دەکات لە هیچ کۆمەلگایەک بەقەت کۆمەلگای کوردی پیاوانی ئاینیان ئەوەندە دژی ئەو ئاهەنگە نابنەوە. من زۆر پێم سەیرە ینی لە ناو ئەفغانیەکانە لە ناو با بڵێن لە ئێرانە لە وڵاتانی تردا پیاوانی ئاینیان دژ بە ئەو نەورۆزە نین کە میلەتێکی خۆیان بەسەری دەکاتەوە. دوایی دەبێت ئێمە بەڕاستی ئاماژە بەوەش بکەین کە ڕۆژمێری میلەتان تەنها لە بۆنەی ئاینی پێک نهاتووە بەڵکو لە پاڵ بۆنە ئاینیەکان بۆنی نیشتیمانیەکانیش هەیە بۆنەی مێژویی هەیە بۆنەی ئاماژە بۆ سەرکەوتنی میلەتان دەکات لە سەردەمی دیاریکراودا بۆیە زۆر ئاساییە ئێمەی کورد لە پاڵ جەژنی ڕەمەزان و قوربان ساڵانە یادی جەژنی نەورۆز بکەینەوە. ئەم یادکردنەوەی شتێکی تازەژ نییە. ئەحمەدی خانی پێش 400 ساڵ دەڵێ لە دوو دێردا دەڵێ بیلجوملە دەچوونە دەر ژمالان حتا دەگەیشتە پیر و کالان ڕۆژاک و دەبووە عیدێ نەورۆزێ ینی مەبەستمەوەیە پێش 400 ساڵ یا پێش 90 ساڵ مەلای گەورە تەنانەت دکتۆر پێش دەرکەوتنی ئاینی ئیسلام جەژنی نەورۆز هەبووە. بەڵێ خۆی جەژنێکە کەوێتە پێش سەرهەڵدانی ئاینی ئیسلامەوە. جا ئەم ئینە تەواو بکەم لە ئەحمەدی خانیەوە بۆ مەلای گەورە لە مەلای گەورەوە بۆ پیرەمێرد بە وەرسەرخانێکی بنەڕەتی دادەنرێ کە ئیدی لە پەنجاکان بەسەرەوە جەژنی نەورۆز دەبێتە جەژنێکی نەتەوەیی جەژنێکی ڕۆژێک کە تایە ئینسانی کورد بیر لە خەبات و بیر لە ئیرادە و بیر لە نوێکردنەوەی بیر و لەداکەندنی کەژی کۆن و هەتا دوایی جگە لەوەی کە بێتە جەژنێکی کۆمەڵایەتیش خەڵک لە ماڵی خۆیان دەردێن لەبەرەوەی سەرەتای وەرزێکی ترە بەیەکەوە نان دەخۆن بەیەکەوە هەنگ دەجێڕن بەیەکەوە هەڵدەپڕن دوای هەر کەسە و دەگەڕێتەوە سەر حاڵی خۆی یعنی ئەمە پاشان ئاگری نەورۆز ڕەمزێک نییە بۆ بتپەرستی یا بۆ دروستکردنی لایەنێک بۆ خوددا ئەگەر لە ڕووی دینی تەمەشای بکەین بەڵکو ئەم ڕەمزە داماڵراوە لە لایەنە بڵێن بتپەرستیەکەی بەڵکو یا ڕۆژپەرستیەکەی یا ئاگر پەرستیەکەی تەنها ڕەمزێکە بۆ نوێبوونەوە بۆ کۆتایی هێنانی ڕۆشنکردنەوەی ئەو دنیایی کە تیایدا دەژین. دکتۆر لە بەرامبەر ئەو جۆرە گوتارەدا بۆ ڕەتکردنەوەی نەورۆز هەڵسەنگاندنە چییە بۆ گوتاری ئەو لایەنە ئیسلامیانەی کە بەخۆیان دەڵێن لایەنی میانڕەون. من بۆ خۆم هەندێک وتارم بینیوە ینی دەنووسێت و ئیتر هێشتا وەکو بڵی لە رەرێکایە خۆی یەکلایی ناکاتەوە. ئەو گوتاری میانڕەوی ئیسلامیە دەتوانێت بەرەنگاری ئەو گوتارە تونڕەوە بێتەوە لە کۆمەڵگەیکی وەکو کوردیا؟ خۆی بەڕاستی دەبێت ینی کۆی گوتاری دینی ببێتە هاوپەیمان و پاڵپشت بۆ گوتاری نەتەوەی چونکە لە مێژووی میلەتاندا لە ساتە وەختێکدا کە ئیتر ئیمپراتۆریەتەکان لە ناو دەچن ئیتر ئیمپراتۆریی مەسیحی بێ یا ئیسلامی بێ میلەتانی لەسەر کە دابەش بوون لەسەر جوگرافیەکی دیاریکراو بیر لەوە دەکەنەوە کە دەوڵەتی نەتەوەی خۆیان دروست بکەن
لەم وەرچەرخان و لەم حاڵەتە کە دەیانەوێت سنوورێک بۆ نەتەوەی خۆیان دروست بکەن پەیوەندیەکی تر دێتە ئاراوە لە بینی مرۆڤ و خودای خۆی یعنی بە شێوەیەکی تر ئەگەر بڵێین ئەو دەمە ئاین دەچێتە خزمەتی تاکەکان و خزمەتی نەتەوەیەکی دیاریکراوە نەک بە پێچەوانەوە ئەوەی کە لای ئێمە تاوکو ئێستا بەرقەرارە بە شێوەیەک لە شێوەکان ینی دەیانەوێت ئینسان نەتەوەی کورد بکەنە خزمەتی دین ئەمە بەڕاستی لەو بوتارەوە من دەتوانم مەولانە خالید لەیەکی لە نامەکانە دەڵێ ئێمە دین و دنیامان قبوڵە بە مەرجێک دنیامان قبوڵە ئەگەر لە خزمەتی دین بێ ئەم گوتارە سەلەفیە تاکو ئێستا برێوی هەیە لە کۆمەلگای ئێمە بەڵام ئێمە دەبێت ئەم دوولایەنە جیا بکەینەوە کێشە ئاینیەکان کێشەی تاکن کێشەی شەخسین پەیوەندی بە بیر و باوڕ و بە عەقیدەی تاکەکانەوە هەیە ئەوەی تریش ئەو کۆمەلگەیەیە کە لە سنوورێکی دیاریکراودا دەژێ یعنی ئێمە وەکو کورد لە سنوورێکی دیاریکراومان هەیە لەم سنوورە دەبێت گوتارمان هەڵهێنزراوی یا با بڵێن بەرهەمی ئەم سنوورە بێ ئەگەر بێت و بانکچە بۆ ڕەهەندێکی یونیڤەرساڵ و ڕەهەندێکی جیهانیش بکە بەڵام ئەمێ دەبێت خاڵی وەرچەرخانویە با بڵێن خاڵی سەر هەڵدانی لەو سنوورە جوغرافیایی خۆی بێ بەڵێ دکتۆر دواپرسیارم کاتمانەوەندە نەماوە بەڕای جەنابەت ئاینی ئیسلام لە قەیرانێکی ئەوەندە قوڵدایە کە پێویستی بە لایەنی ئیسلامی هەبێت داکۆچی لێ بکات و سەر لە نوێ بیسەپێنێتەوە یان ئایا کورد قەیرانی ئاینی هەیە تا لایەنی ئیسلامی نوێنەرایەتی بکات؟ خۆی بە تەسەوری من ئیسلام وەکو ئاینێک یعنی تێپەڕیەوە لەوەی کەوا با بڵێن پرسیار لەسەر خۆی دروست بێ بەو مەبەستەی ملیارێک زیاتر مرۆڤی موسڵمان هەیە لەو ملیارەیە بەشێکی زۆریان ڕنگ بێت پراکتیکەی یا ممارەسەی شاعیر و تەقسی خۆیان بکەن لەو ڕۆوە هیچ بڕوا ناکەم هیچ بحران و هیچ قەیرانێکە بێ بەڵام ئەگەر تۆ بتەوێ بە ناوی ئیسلامەوە بەرەو ڕووی دنیا بیتەوە وەکو بەدیلێک با بڵێن وەکو بەدیلێک تەمەشای بکەیت کە ئیسلام دەتوانێت کۆی تەنگژە و کۆی قەیرانەکانی دنیا چارەسەر بکە ئەمە خوێندنەوەیەکی هەڵەیەوە بڕوانە لێرەوە ڕنگ بێ ئەوە سەر هەڵبدات کە دینی ئیسلامی قەیران خۆی بۆ دەکات. بەڵێ دکتۆر ئەحمەد زۆر سوپاسە دەکەم بۆ بەشداریەکەت جارێکی دیش نەورۆزە پیرۆز. سوپاسدان زۆر سوپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایان بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندا لەگەڵ ڕووداوێکی نوێدا هەر لە خۆشیە جێتان بێڵین نەورۆزتان پیرۆز. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پەرلەمانی سوید دوێنێ چوارشەمە بە زۆرینەی دەنگ ئەندامەتی وڵاتەکەیان لە ناتۆدا پەسەند کرد و یاسای پێویست بۆ دەستپێکردنی پرۆسەی ئەندامبوونیان واژۆ کرد. پەرلەمانی 349 کورسی بە دەنگی 269 بەرامبەر بە 37 دەنگی دژ و ئامادەنەبوونی 43 پەرلەمانتار دەسەڵاتی پەیوەستبوونی سوید بە ناتۆیاندا. ئەمە دوا بەربەستی ناوخۆی پێویست بوو بۆ ئەوەی سوید ببێتە بەشێک لە هاوپەیمانی سەربازی ڕۆژئاوایی کە لە 30 ئەندام پێک هاتووە. دوو وڵاتی ناتۆ تورکیا و هەنگاریا هێشتا داواکاری هاوبەشی سوید و فەنلەندی دراوسەی بۆ ئەندامەتی پەسەند نەکردووە. بەڵام ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا هەفتەی ڕابردوو ڕاگەیاند حکوومەتەکەی داواکاری فنلەند پەسەند دەکاتن. ئەمەش ڕێگە خۆش دەکاتن بۆ ئەوەی ئەم وڵاتی باکووری ئۆروپا پێش سوید ببێ بە ئەندامی ئەو هەوپەیمانیە.
هەنگاوی پەرلەمانی سوید چواتایەک و چ گرنگیەکی هەیە لە پرۆسەی ئەندامبوونی ستۆکهۆڵم لە ناتۆدا. دانا سۆفی مامۆستا لە زانکۆی میرال داڵن ئی سوید وەڵامی پرسیارەکانمان دەداتن. سوپاس ئەم کاتت باش کاک دانا، نازەم ناوی زانکۆیەکەی تۆ ڕاستیەکەم گوتیانە باش زانکۆی مێلەرداڵن مێرەلداڵن بەڵێ زۆر سوپاس. من حەز دەکەم بزانم یانە گرنگی هەنگاوی دوێنەی پەرلەمانی سوید کە دەنگیدا بۆ ئەوەی دەست بە پرۆسەکەی ئەندامبوون بکەن چەندێک گرنگ بوو؟ لە ڕاستیدا یانێ ئەو هەنگاوە چاوەڕوان کراو بوو لەبەرەوەی سوید بەر لە ساڵێکەوە ینی داواکاری ئەوەی پێشکەش کردووە کە بچێتە ناو بابلین هەوپەیمانی ناتۆ. بەڵام گرنجەکەی با بڵێن ئەو دەنگدانەی لە پەرلەمانی سویدەوەیە کە بڕیارێکە دەبێتە فەرمی و با بڵێن پشتیوانی جەماوەری وە سیاسی با بڵێن نیشان دەدات بۆ چوونە ناو ئەو هاوپەیمانێتە. و لە ڕووی چکەشەوە لە ڕووی مێژوویەوە گرنجێکی هەیە ئەویش ئەوەیە کە سوید دوای 200 ساڵ لە سیاسەتی بێلایەنی بۆ یەکەم جارە ینی ئاوا پشتیوانی بۆ پشتیوانی سیاسی و جەماوەری بۆ چوونە ناو هاوپەیمانێتێکی سیاسی و سەربازی وەک ناتۆ ئەمە ڕوودەدا دوای 200 ساڵ بۆ یەکەم زاریانی لەو ڕۆوە گرنگی خۆیە. لە ڕووی ئەوەی کە تا چەند گرنگی هەیە بۆ ئەوی بوون بە ئەندام یانێ چەند کاریگەری لە پرۆسەی بوون بە ئەندام بوون دەکا بێگومان یانێ تا ئێستا وەک جەنابتان ئیشارەتان پێدا دوو وڵات ماوە ڕەزامەندی خۆیان دەرببڕن لە ناو ئەندامانی ناوتۆ، تورکیا و هەنگاریا. جۆرێک لە گەشتبینی لە ناو سیاسەتمەدارە سویدیەکان هەیە کە درەنگ و زوو سوید دەبێت بە ئەندام لە ناتۆ. پرسیارەکە ئەوەیە کەی دەبێت بە ئەندام و ئێمە ئاگادارین لە سوید لە پارەوە با بڵێن پرۆسەی ئیندیماج چوونە ناو بەشە جیاوازەکانی ناو ناتۆ دەستی پێکردووە. بەڵام ئەوەندەیە ئەوە ماوە سوید تا نەبێت بە ئەندامێکی تەواو لە ناو با بڵێن هاوپەیمانێتەکە ئەو گەرنتیە سەربازیە و ئەمنیەی کە هەیە نایگرێتەوە وەک لە مادەی 5 با بڵێن پەیمانی ناتۆدا هەیە. کاکدانە زیاتر لە 3 مانگ ماون بۆ ئەوەی کۆبوونەوەی لووتکەی ناتۆ بکرێ و چاوەڕوان دەکرێت لەوەی شتێک بڕیارێک بدرێ. بەڵام ئێمە خۆمان دەزانین تا ئێستا کێشەکە یان هەموو کێشەکە بەدەست تورکیا و هەنگاریادایە. تا ڕادەیەک پەسەندکردی ئەندامەتی فنلەند پەسەند دەکەن، بەڵام کێشەکەی لەگەڵ تورکیا ئێمە دەزانین چۆنە و چەند گەورەیە، بەڵام کێشەی سوید لەگەڵ هەنگاریا هەر ئەوەندەیە کە ڕەخنە لەسەر لە گەندەلی هەندێک کاربەدەستانی هەنگاریا دەگرن. ئەمە بە چی گەیشت؟ وەفدێکی با بڵێن پەرلەمانی هەنگاری بەر لە ماوەیەک چەند هەفتەیەک پێشوو هاتن سەردانی سویدیان کرد بۆ قسەکردن لەسەر ئەو پرسا. نیگەرانیان هەیە هەنگاریەکان سەبارەت بەوەی سوید بەشێک لە با بڵێن سیاسەتمەدارانی سوید هەڵوێستی نێگاتیڤیان هەبووە بەرامبەر بە هەنگاریا لەو ڕۆیە کە هەنگاریا تا ئێستا ئەو چاکسازیە ئابووری و دارایانەی کە پێویستە بکرێ یاخود ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی تا ئێستا هەنگاوی دروستی نەناوە. ئەمەش وای کردووە کاریگەری هەبێ لەسەر هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا بۆ هەنگاریا لەو ڕۆڕەوە نیگەرانی خۆیان نیشانداوە. بەڵام ئەوە وەکو گرفتێکی زۆر گەورە سەیر ناکرێ ئەگەرچی تا ئێستا هەنگاریا با بڵێن بەڕەسمی ڕەزامەندی خۆی نیشان نەداوە سەبارەت بە ئەندامبوونی. بەڵام نیشانەی ئەوەی هەیە. کاکدانە دەمویست باسی ئەو بکەم ئەگەر هاتو فنلەند بەتەنیا بوو بە ئەندام چواتایەکی یان ئەمە چواتایەکی دەبێت بۆ سوید بەتایبەتیش لە ڕوانگەی ئاسایشی سویدەوە؟ لە ڕاستیدا ئەوان با بڵێن سوید و فنلەند بەیەکەوە داواکاریان پێشکەش کردبوو و دەیانویست بەیەکەوە با بڵێن ئەو پرۆسەیە تەواو بکەن. بەڵام ئێستا تورکیا بەمەبەست پێم وایە ینی ئەو
ئەو دووڵاتی لێک جیا کردەوە ئەو ژەوەیە کە داواکاریەکانی لەسەر سوید کۆمەڵێک یانی شتی تر هەیە بتوانێت هەندێک دەستکەوتی سیاسی بەدەست بێنێ تاکو وەکو چاودێروان دەبینین تاکو هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا تەواو دەبێت بۆ زۆرێک پیان وایە دوای ئەو هەڵبژاردننی تورکیا کە تەواو بوو بە احتیمالی زۆر هەڵوێستی تورکیا بەرامبەر بە سوید لەوانەیە بگۆڕێ وەکو گوتیشم ینی سوید تەنیا و تەنیا ئەوەی کە ماوە ببێتە ئەندامی کامل لە ناو ناتۆ ئەوەیە کە مادەی 5 بیگرێتەوە مادەی 5 گەرنتی پاراستنی هاوبەشی سەربازی بە سوید دەدات یانی لەو ڕۆوەیە ئەگەر نا پرۆسەی ئیندیماجی سوید بۆ ناو ناتۆ لە پارەوە دەستی پێ کردووە با بڵێن لەسەر زۆر ئاست لە زۆر گروپی ناو ناتۆ ئەو ئیندیماجە دەستی پێ کردووە کاک دانا پرسیاری کوتایم ئەوەیە لە چەند مانگی ڕابردوودا قەت سوید ملکەچی داواکاریەکانی زیاتری تورکیا بووە یان نا بەداخەوە ئێستا لە سوید جۆرێک ینی لە تێگەشتێکی وا هەیە کە داواکاری ئەندامەتی چونە ناو ناتۆ با بڵێن باڵەپەستۆیەکانی یاخود شارەکانی تورکیا لەسەر سوید بۆتە هۆی ئەوەی کە جۆرێک لە بەرتەسکردنەوەی سنووری ئازادیەکان لە سوید دەست پێ بکرێت بە تایبەتی بەرامبەر ئەو گروپانەی کە بە تیرۆریست ناسراون یاخود بە داواکرا و ناسراون بە تایبەتیش کورد وەکو با بڵێن ئامانج کراوە لەو نێوانەدا بە ئامان ژیراوە لەو نێوانەدا دەبۆیە لەوانەیە هەندێک گۆڕانکاری لە چوارچێوەی یاسایی لە سوید کە کاری با بڵێن ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕێکخراوی و ئەمانە ڕێک دەخات هەست دەکرێت جۆرێک لە با بڵێن فشاری لەسەرەوە بەرتەست کراوەتەوە دانا سۆفی مامۆستا لە زانکۆی میلار داڵن لە سوید لەگەڵمان بوو زۆر سوپاس باش بێش لە دەمێک و نیقاش لەسەر ئەنجامن یان ڕەوشا پشتی ئەردهەژان لە تورکیا تێکردن دیسان نیقاشن لەسەر هەلبژارترین تورکیاژی هەرتین و گەرمتر دەبن ئۆزلەم یاساک هەفکارەمە نەها بمەڕە لە ستودیە ئامادەش بوو ئەم وان هەردوو ڕوودانین گرنگ بە هەبڕا گرێ بدن چ تشتی نو هەیە بە تایبەتیش لەسەر مەسەلا ڕەوشا پشتی ئەردهەژێ بله نیقاشین پشتی اردهیجه و باندورین اردهیجه داخل بتندی بردوام دکن دما کو اردهیجین پاش یین پچوک هر روز بردوام دکن هری داوی ایرو سه اردهیجین دن لهمان حرمان پیکاتن کو یک جوان گلک هزدار بو به پلیا 5.3 پیچه بو نیقاشین دما کو ترکیه دکور پیواجویا هلبجارتنه هم حکومتا اردوغان و هم جی پارتیین سیاسی ین اپوزیسیونه مجار و باندورین اردهیجه وک روژه وک هری گرینگ یا پیش یا هلبجارتنان د کمپانیاین خدا و د نقاشین خدا در دخن پیش دخیل بله اوزلم دخواست بزانم اما دو بهیست که هدپی داخویانین خدا دبیجه کوان نامزد نابا به اشکره جی نابیجن اوی پشتگیریه چه نامزدی بکن کلشدار اغلو کسی کو یکی کو اگر بفین پشتگیریه بکن لی من دخواست بزانم هدفی چه پلان هیا چه دبیجه بترشوینه بله پشتی کو دو هدفی او اتفاقا کد او آزادی به هفره وک هف پیمانی اختیار کرن کو اوی ده هلبجارتنان ده بر بجارک نشان ندن لی ایرو HDP جوینک دو یا جواکا خواه گروبا خواه لدارخص لی استنبولی نه لی استنبولی سر اردهیجه راپورتک راگهاند و لور هفسروکا HDP پروین بولدان گوت کو تیوی کو مناوک ندایه کو امی پیشکریا کی بکن لی ام دزانن کو هلبجرین ما اوی بدن بربجری هری دموکرات و او دزانن کینه هر وها بولدان دست نشان کر کو او دروژین پیشته ناوک جی
بدن کو اوی پشکریا کی بکن هر وها نقاشین او ساجی لبنده کو دروجن پیشته HDP ناوک بده کو خویاد کی کو اوی کمال کلشتاروğlu به البته کو بباریان او کو کرجال خصوص دانا کو اوی سیستمی سلوکاتی نه له که سیستمی پارلمانی او یک جخاله بند خواست بزنم دادگاه دو بریاردا کو داخواز HDP رد کردن کو گرتنا پارتیوان پاش بخنها تابشتی هالبجاتنا راست داخل پشتی و بریارا دادگاه قانونا بنگهین دو ایواره هفسروک دنین HDP میتها سانجار بشتار پروگرام یک تلویزیونی بو اولور بفرمی اشکره کرکو اوی HDP جبر و خطریه لسرنا و خونکه و هالبجارتنی لشونا ویده به پارتیا چپ یا ککس بکه و هالبجارتنا بقل که بکرتی کی نامزد نهای سلوکاتی لپیش دروا گرتنا دا لور تشتك جدا هي ريجيا Kılıçdaroğlu ligor de anketin kuda hafteyin bori de hatine kirin teni eğer ittifaka neteve ya namzeti Kılıçdaroğlu'ya de farka Erdoğan una beravide sedici yek hatta çare li demaku dengin HDP'ci li serve zeyde bike ev fark der hatta sedi sezde zeyde de be. Spas Özlem. Gelek spas. Bale. اسطنبول باجر هري مزني أوروباي لج غزبا عرض حجين مها شباطي اللي تركيا رزقار بو لي سروك شارداريا باجر هشياريا داكو آواهين باجر هند خرابن بوي واتاي كو كارساتك مزن لهر دمكي أجر عرض حجك دي تشيبو وجارك دي بقوما زەوی لەرزەکەی مانگی دوو لە تورکیا بە هەزاران باڵەخانەی نیشتەجێی هاوڵاتیانی کاول کردو داڕماند. زۆرێک لە هاوڵاتیان ئۆباڵی دەخەنە ئەستۆی خراپی بیناسازی. شاری ئەستەمبول زۆرترین ژمارەی دانیشتوانی تێدایە و پتر لە 15 ملیۆن کەس لەخۆ دەگرێت و شارێکە ئەگەری ڕوودانی زەوی لەرزەی تێدا هەیە. ئەکرەم ئیمام ئۆگلو ئاگاهی دەدات کە ئەستەمبول ڕوبەڕووی هەڕەشەیەکی بێپێشینە دەبێتەوە. ئێمە نازانین کەی زەوی لەرزە لە ئایندەدا ڕوودەدا ڕێگە بدەین هاوڵاتیانمان لەو باڵەخانانەدا بژین کە ڕەشەیە بۆ سەر ژیانیان خوا نەکردە وەک ئەوەیە بە مەبەست پشتگوێیان بخەین هەتا بمرن. ماڵپەڕێکی شارەوانی هەیە کە ڕێگە بە دانیشتوانی ئەستەمبول دەدات داوا بکەن پشکنین بۆ سەلامەتی خانوەکانیان بکرێت. بڕیارە ئەم باڵەخانەیە بەوەی خراپی بنیادنانەوە بڕوخێندرێت. هاوکات باڵەخانەکانی دیکە وا بنیاتەکەی بەهێز دەکرێت و ئەوەش بەو پارەیەی پێیان دەبەخشرێت و هەروەها ئەو قەرزەشی دەدرێتە دانیشتوان. بەڵام زۆرێک لە هاوڵاتیان دەڵێن پارەیان نییە و ئێستا ئەوانە لە ژیانی خۆیان و خێزانەکانیان دەترسن. بابا evim var. ئەپارتمانەکەی خێزانەکەم لە باڵەخانێکی 59 دایە و زۆر کۆنا هەروەها خێزانی براکەشم هەل لەو باڵەخانەیەدا دەژین. ئەوان زۆر ترساون و تەنها شت کە هێوریان بکاتەوە ئەوەیە لە نەهۆمی سەرەوە بژین. جا ئەگەر باڵەخانەکە داڕمە هیوادارن بتوانن بە زیندویی دەرباز ببن. بە درێژایی 10 ساڵە شاری ئەستەمبول ناوەندی گەشەکردنی بیناسازیە لە تورکیا. چاودێران دەڵێن کۆنتراکتەرانی بیناسازی لەو ناوچەی زەوی لەرزەکەی لێدا ئەوانە لە شارەکەدا سوودیان لە بڕیارەکانی لێخۆشبوونی حکومت بۆ ئەو ناوچانە وەرگرتووە کە ڕێگەیان پێدەدات غەرامەی دارایی بدەن بۆ ئەوەی شەرعیەت بەو باڵەخانانە بدەن ئەوانەی پێشێلی ڕێنماییە توندەکانی پەیوەست بە زەوی لەرزەیان کردووە. یەپم سیستەمی لەوانەیە هەمان شتیش لێرە لە ئەستەمبول بەدی بکەین هەر بۆیە ئێمە قسە لەسەر مەترسیشی گەورە دەکەین. لێخۆشبوون بۆ دابەشکردنی ناوچەکان کێشەیەکی گەورەی خۆڵقاندووە ئەوەی یەکە لە کێشەیەکی بنچینەی فراوانتر. لە ئاکامی زەوی لەرزەکەی مانگی دوو لە تورکیا ژمارەیەکی زۆر لە کۆنتراکتەرانی بیناسازی دەستگیر کران. بەڵام گەشەکردنی بیناسازی لە تورکیا بۆتە پاڵنەری گەشەی ئابووری بێپێشینە شێواز لە تورکیا. ئەو کاری بووە پاڵپشتێک بۆ چەندان ساڵ لە سەرکەوتنی هەڵبژاردن بۆ سەرۆک ڕەجەب تەیب ئەردوگان و پارتەکەی. وێڕای یاساکان و ڕێنماییەکان بەڵام سیاسەتی ڕانەگەیەنراوی ئەم حکوومەتە بۆ بەکارهێنانی هەموو بستێک چوارگۆشە یەکەم لە پێناو فراوانکردنی بنیاتنانی باڵەخانەی نیشتەجێبوونیان شوێنی بازرگانیە. دووەم بۆ تێرکردنی بەردەوامی گروپێکە لە بیناسازان و کۆمپانیاکانی بیناسازی ئەوانیش لە بەرامبەردا پارە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئاکپارتی و
ئەلۆغان دابین دەکات. سەر و سەوداکردن لەگەڵ هەڕەشەی ئەو باڵەخانانەی بۆ ژیان سەلامەت نین لە ئێستادا بۆتە بایەخێکی سەرەکی و شارەداری ئەستەمبول ئاگاهی دەدات و دەڵێت ئەگەر زەوی لەرزەیەکی دیکە ڕوو بدات ئەوە 90,000 باڵەخانە لە مەترسیەکی گەورەدا دەبن. بۆ دوڕێین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه لەگەڵ ئەوەی چەند مانگێکە نرخی بازار لە هەرێمی کوردستان گران بووە، بەڵام هاتنی ڕەمەزان ئەوەندەی تر نرخ بەرز کردوتەوە و هاوڵاتیان گلەیی لە زیادبوونی نرخ دەکەن و دەڵێن ئەمە بۆتە بارگرانی زیاتر لەسەر ژیانیان. پەیامەری دەنگی ئەمریکا سنوور کەریم ئەم راپۆرتەی ناردووە. بەیانی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە و دەچینە بازار و لەبارەی نرخی خواردن و پێداویستی ڕۆژانەیەکان لە هاوڵاتیان دەپرسین. بەپێی قسەی هاوڵاتیان بێت هەرچەندە هەڵئاوسانی نرخ بەرزە لە چاو ساڵی ڕابردوو، بەڵام هاتنی مانگی ڕەمەزان ئەوەندەی تر نرخی خواردن و شتومەکی بەرز کردوتەوە و بە تایبەتیش نرخی گۆشت. هەموو شتێک گران بوو، بە تایبەتی گۆشتەوە چەند ڕۆژێکە چەند هەفتەیەکە زۆر گران بووە. ئەوە بۆتە خۆی کەمبوونەوەی خواستیش بەڕاستی لە بازارە، ینی زۆر ئێمە داهاتمان زۆر کەم بۆتەوە، ینی فرۆشمان زۆر کەم بۆتەوە بەهۆی ئەوەی کە گرانە. کیلۆ گۆشت بە 20,000 22,000 بەڕاستی گرانە. گرانی نرخ بارگرانی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە و بە جۆرێک هەندێک دەڵێن ناتوانن پێداویستی ڕۆژانەیەکانیان دابین بکەن. حاکمی وڵات نییە، ئەگەر حاکمی وڵات و ئاجە لەبێ دوکاندارشی بگران نافۆشێت. چیەکرم هیچ ناکرم. نیو کیلۆ هین دەکردم زەیتون، نیو کیلۆ ماست ئەو دوان. نیو کیلۆ لۆقمە قازیم کڕی بە 2000 زاران بە 1000 بوو. بەنسبەت شتی تریشەوە ئێستا ڕاش و دۆشەوام کڕی و ڕاش و دۆشاوی وەڵای گران بۆ ئێستا دووە دانەی 1500 بە ئێستا بە 3500 لەسەر کڕیاریش و لەسەر فەرمانبەریش و لەسەر هاوڵاتی زۆر زەحمەتە. بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی کوالێتی و نرخ لە بازارەکاندا لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی هاتوونەتە ناو بازارەکانی شاری سلێمانی. لیژنەکان لە چاودێریکردنەکەیان چەندین وەسڵی سەرپێچیان بەرامبەر بە گرانی و خراپی کوالێتی تۆمار کردووە. دەیانەوێت بە درێژایی مانگی ڕەمەزان بەردەوام بن لە چاودێریکردنیان. لیژنەکانمان بەردەوام لەگەڕیان لە ڕۆک و پێشووتر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەردەوام لەگەڕانە و بە پێی جۆری سەرپێچێکە ڕێکاری یاسایان لەگەڵاگرینە بەر ڕوبەڕووی یاسایانەکەینەوە جۆر سەرپێچەیە بە غرامە لەوانە بێ غرامە بکرێت یا بدرێ بە دادگا بە پێی جۆری سەرپێچێکە ئیجاعاتیان لەگەڵاگرن. ناجێگیری نرخی دۆلار و کەمی بەرهەمی ناوخۆ و ناسەقامگیری سیاسی هۆکاری گرانی نرخن و چەند مانگێکە بە بازاڕی هەرێمی کوردستانەوە دیارە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە ویلاتە کالیفۆرنیا بەری هەشتی ساڵان گۆمەک ئاوێ زوها ببوو لێ بارانên بۆش van هەیامان ئەو گۆم جارەکەدی پڕی ئافکریا گۆما تۆلەر بەرێ گۆمە هەری مەزنە ئاوا شرین بوو ڕۆژ ئاوای ئەمریکا کو بگشتی بە حەلاندنا بەفر و جەمەدێ یا ڕێزە چیایên سیرە نیڤادا بەرێ تژی ئاو بوو تەڤیک و بەهار ژی نەها دەست پێ کریە لە ئەمریکا و لەوێ ویلایەتی بەتایبەت جی لێ هێشتا پێشبینی هەیە و 4 ئینچ یان 10 سنتیمترین دیên بارانێ ببارن و دیسانژی 120 سنتیمترین بەفرێژی ببارن کو بەفرژی لوان چیایان لەسەر وان چیایان ببارە و بە حەلێک و دیسان وێ گۆما ئاوەیە ئەم دەبینین گەلکی فرە دیسان پڕ بکە. یەکەم ڕاکەتە 3D و دیبێژنی سێعالی یا جیهانی دۆ چارشەمبێ بە سەرکەفتی هات ئاوێتن و ji بۆ کالیفۆرنیایە سەرکەتنە گەلکێ مەزن بوو ئەگەر چی بەری نەها ئەو سەرکەتی نەبوو دوو جارێن بەری نەهاژی هەوڵدانە سەرکەتی هەوڵدانە یاسەیەم بوو ڕاکێتە تیرانیەک بێ گەمیڤان ji فلۆریدا
د ساعت 11:25 دقیقه شویدی دا هات آویتن او تی هجمارتن وکا هالبرینا و فراندن گمیکی کو بکمترین خارجی و لیچونی بو او د مجمیر 11:25 دقیقه دا وکی مگوتی هات هلدان بو عثمانی. دیسان مع پیامکی دی هیا قضاین یان رودانین خوازایی کو اوجی ل پیرویا پلیس کی پیروی کو هاوارچونی بو ل دما اپراسیونا رزگار کریلی قربانیان ج عرض خشینا کا عرضه اوجی کت نافوی وکا هات رزگار کن دیار بو او فيديو الماديتين انوي ارت هاجي بونكو لبيرو قومين دي چنديمتين دماهيا برنامج كنت كناشن هطا صباحي يطان